دەستگای هەوڵگری عێراقی سەردەمی حوکمی سەدام حوسێن یەکێک بوو لە بەهێزترین و هەستیارترین دەستگا فەرمیەکانی دەوڵەتی عێراق کە ئەرکی پاراستنی عێراقی پێس پێردرا بوو لە هەر کارێکی دوژمنکارانە. بەڵام ئەم دەستگایە شوعبەیەکی تایبەتی بە مەلەفی کورد و پارتە کوردیەکان کردبووەوە. بەپێی ئەو بەڵگەنامانەی دەست NRT کەوتون، شوعبەی کورد لە دەستگای هەوڵگری عێراقی لە 44 ئەفسەر پێکات بوون. کەسی ئەفسەریان دابشکرابوون بەسەر 5 بەشدا لەگەڵ 2 کارمەندی کارگێڕی بۆ کارکردن لەسەر پارت و کەسایەتیە سیاسیە کوردیەکان. هەروەها ئەفسەرەکانی تر دابشکرابوون بەسەر ژووری زانیاری هاوبەش، ئەفسەر و شۆفێری لیژنەی باکوور، ئەفسەری نووسینگەی سەدام حوسێن، زیندانی ئەبوو غرێب، کۆمەڵگە سنووریەکان، نووسینگەی یاریدەدەری بەڕێوەبەری دەستگای هەواڵگری. کارەکانی شوعبەی پارتە کوردیەکان کاری چاودێریکردنی پارت و بزوتنەوە و کەسایەتیە کوردیەکان بوو کە بەپێی دەستگای هەواڵگری ئەوانە دژی عێراق بوون و ژمارەیان 20 پارتی سیاسی بوو. ئەو ئەفسەرانی کرابوون بە 5 بەشەوە. بەم شێوەیە کارەکانیان بۆ جیا کرابووەوە بۆ چاودێریکردنی پارتە کوردیەکان. بەشی یەکەم لە 5 ئەفسەر و سەرۆکی بەشەکە پێک هاتبوون. ئەرکیان چاودێریکردنی پارتی دیموکراتی کوردستان بووە بە سەرۆکایەتی مەسعود بارزانی. بەشی دووەم کە لە 6 ئەفسەر و سەرۆکی بەشەکە پێکات بوون، ئەرکیان چاودێریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە سەرۆکایەتی جەلال تاڵەبانی. بەشی سێیەم کە لە 3 ئەفسەر و سەرۆکی بەشەکە پێکات بوون، ئەرکیان چاودێریکردنی 8 پارت و بزوتنەوەی کوردی ئیسلامی بووە. بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق بە سەرکردایەتی مەلا عەلی عەبدولعەزیز، کۆمەڵی ئیسلامی لە کوردستانی عێراق بە سەرکردایەتی عەلی باپیر و محەممەد نەجیب بەرزنجی، یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سەرکردایەتی سەلاحەدین محەممەد بەهادین، ڕێکخراوی ئەنساڕوڵئیسلام بە سەرکردایەتی مەلا نەجمەدین فاتح ناسراو بە مەلا کرێکار، ڕابطەی ئیسلامی کوردی بە سەرکردایەتی عەلی محەیدین قەرەداغی، حیزبوڵای کوردی بە سەرکردایەتی محەممەد خالد بارزانی، حیزبوڵای شۆڕژگێڕی کوردی بە سەرکردایەتی ئەدهەم عوسمان بارزانی، بزوتنەوەی ئیسلامی نەتەوەی کورد بە سەرکردایەتی نەهاد بەرزنجی. بەشی چوارم کە لە 4 ئەفسەر و سەرۆکی بەش پێکات بوون، ئەرکیان چاودێریکردنی 10 پارت و بزوتنەوەی کوردی بووە. هەروەها هەر مەلەفێکی تر کە پەیوەندی بە پارتە کوردیەکانەوە هەبوو بێت لە باکووری عێراق. حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان بە سەرکردایەتی محەممەد حاجی مەحموود، حیزبی شیوعی کوردستان بە سەرکردایەتی کەریم ئەحمەد پیرداوت، حیزبی زەحمەتکێشانی کوردستان بە سەرکردایەتی قادر عەزیز، پارتی کاری سەربەخۆ بە سەرکردایەتی یوسف حەنا ئەبوو حیکمەت، حیزبی شیوعی عێراقی کرێکاری بە سەرکردایەتی ڕێبوار ئەحمەد، پارتی پارێزگارانی کوردستان بە سەرکردایەتی عومەر خزر حەمەد سوورچی، پارتی کۆماری دیموکراتی کوردستانی بە سەرکردایەتی بورهان مەخموری، بزوتنەوەی گەلی کوردستانی بە سەرکردایەتی عەبدولخالق زەنگەنە، بزوتنەوەی دیموکراتیەکان بە سەرکردایەتی بەهادین نووری، یەشێتی نەتەوەی دیموکراتی کوردستانی بە سەرکردایەتی غەفور مەخموری. بەشی پێنجەم کە لە 4 ئەفسەر و سەرۆکی بەش پێکات بوون، ئەرک و کارەکانیان بەم شێوەیە بووە. مەلەفی پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەشێتی نیشتیمانی کوردستان، مەلەفی بوونی یەهودی لە ناوچەی باکووری عێراق، مەلەفی کۆلێژی شەریعە لە زانکۆی دۆ. بەپێی بەڵگەنامەکان ئەو ئامانجانەی کە شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی چاودێری کردوون لە ساڵی 2002دا گەیشتۆتە 143 ئامانج، لە کاتێکدا لە ساڵی 2001دا 88 ئامانج بوون. ئامانجەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی بەسەر 3 ئازدا دابشکراون کە ئەویش ئاستەکانی ئەلف با جیم. ئاستی ئەلف لە 50 ئامانج پێکات بوون و بریتی بوون لە سەرکردایەتی پارتە سیاسیەکان و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەربازی پارتە سیاسیەکان. ئاستی با لە 55 ئامانج پێکات بوون کە ئەمانیش ئەندامانی سەرکردایەتی و ئەندامانی لیژنەی مەرکەزی پارتە سیاسیەکان و ئەندامانی شورای پارتە ئیسلامیەکان. ئاستی جیم کە لە 38 ئامانج پێکات بوون و ئەو کەسانە بوون کە لە پارتە کوردیەکاندا بەرپرسیارەتیان هەبووە یان بەرپرسی ڕاگەیاندن و دارایی و کاروباری کۆمەڵایەتی بوون. سەرچاوەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی لە ساڵی 2001دا گەیشتۆتە 247 سەرچاوە، لە کاتێکدا لە ساڵی 2000دا 191 سەرچاوە بووە. سەرچاوەکان لە ساڵی 2001دا کە 247 سەرچاوە بوون، 213 سەرچاوەیان لە ناو عێراق و هەرێمی کوردستان بوون و 34 سەرچاوەشیان لە وڵاتانی دەرەوەی عێراق بوون. هەروەها بەپێی بەڵگەنامەکان دەستگای هەواڵگەری 47 سەرچاوەیانی وەک سەرچاوەی نەوعی تۆمار کردووە. بەپێی بەڵگەنامەکان زۆرینەی سەرچاوەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگەری عێراقی کورد بوون و ژمارەیەکیشیان
بەرپرسیارەتیان هەبووە لە نێو وەزارەت و دەستگاکانی حکوومەتی هەرێم و پارتە سیاسیە کوردیەکاندا. NRT بەردەوام دەبێت لە زنجیرە راپۆرتەکانی لەسەر مەلەفەکانی شوعبەی کورد لە دەستگای هەواڵگری عێراقی و لە راپۆرتی داهاتوودا چۆنێتی کارکردنی شوعبەکە و ئەو ئامانجانەی بەدەستیان هێناوە بڵاو دەکاتەوە.